گەشببینی دژی ڕەشببینیە، دژی شومیە، ئەوەیە کە تەماشاکردنی ژیان بە دڵێکی فراوان و پڕ لە ئومێدەوە. یعنی دایمەن ئینسان لە ژیانە ئومێدی ئەوەی هەبێت کە خوای تەعالا ئینشاء الله داهاتوو باشترەکە و گەشاوەتر ئەکا و بە دڵێکی فراوانەوە ئینسانی مسلمان ڕوبەڕووی ڕووداوەکانی ژیان ببێتەوە بەخۆشی و بە ناخۆشیەکانیەوە، یەکسەر دەست و قاچی نەشکێ و ئەژنۆی نەشکێ وان نەزانێت کە ئیتر هەموو شتێکان کۆتایی پێ هاتووە. چونکە ئەو شێوەیەی کە هەنێ خەڵک هەیەی یەکسەر لە ناڕەحەتیەکانە ئەڕۆخێ و لە خۆشیەکانیشا زیاد لە حەد حەماوەی بەرزە بێتەوە، ئەوە خراپە بەڕاستی، ئەوە خراپە، ئەوە سیفەتی ئینسانی مسلمان نییە. بەڵکو ئینسانی مسلمان هاوسەنگی و تەوازنی خۆی تێک نادا لە کاتی خۆشیەکانی زیاد لە حەد نییە، چونکە ئەزانێت دنیا مەسایبیشی تایە، ناڕەحەتیشی تایە، ئیمتیحان و تاقیکردنەوەشی تایە، بۆیە زۆر زیاد لە حەد خۆشی ناکە و هەروەها بە هەمان شێوە کاتێک تووشی ناخۆشیەکانیشە بێ ئەزانێت طبیعەتی ژیان وایە لە دوای هەموو ناخۆشیەک بە تەئکید ئینشاء الله خۆشی دێ. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە سوورەتی ئەشەرح ئەفەرمێ فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا، بێگومان لە دوای هەموو ناڕەحەتی و ناخۆشی و تنگانەیەک ئاسانکاری و خۆشی و فەرحانە دێ، بێگومان دووبارەیە کاتە خوای تەعالا لە دوای هەموو تنگانەیەک خۆشی دێ، ئاسانکاری دێ. بۆیە ئینسانی مسلمان بەو چاوەوە تەماشای ژیانی دنیا ئەکا و ناخۆشی امتحانەکانی ژیانی دنیا ئەکا. رسول الله صلى الله عليه وسلم كان يعجبه الفأل الحسن ويكره الطيرة. پیغمبری خوا صلى الله عليه وسلم دائما پێی خۆش بووە ئینسان گەشببین بێ و گەشببینی پێی خۆش بووە حتى ئەگەر لەوشەیەکی خۆشە، لەوشەیەکی جوانە. و پیغمبری خۆشەویستمان صلى الله عليه وسلم حەزی لە شومی و لە ڕەشببینی نەکردووە، حەزی لەوە نەکردووە ئینسان دائما بەرچاوی تەنگ بێ و بڵێ بەخوا وەزعەکە ئاوای پێدێ و ئاوای پێدێ و ئاوای پێدێ و نا، ئینشاء الله وەزعەکە بەرەو باشتر ئەچێ و خەیرێکی زیاتر لە پێشمان ئەبێ ئینشاء الله.